ئەگەر لەشم سەد پارچەکەن بمدەنە ژێرگ و لەو ڕەتبار بچمە سەردار قسەی دڵم دێتە سەرزار کوردستانم هەر وڵاتێکە و نابێ بە چوار قڕمان دەکەن قورتان بەسەر دوای مردنیش لێ ناگەڕین نیشتیمانمان بکەن بە ماڵ لێ ناگەڕین گۆشتمان بخۆن وەک قەل و داڵ شایی بکەن دەیکەین بەشین پرسەدانێن کاستان دەکەین بە پێکەنی دەست خۆش بێ لیندا هەر بژیت دەستی تۆش خۆش بێت جا سڵاوتان لێبێ ئەزیزانم هیوادارم تەندروست باش بن ئەمڕۆ بە بێتاقەتیەوە پرۆگرامتان بە پێشکەشەکەین و لەگەڵ لیندایە بڕیارمان ناوەکو پشگیریەک بۆ کوردانی ڕۆژئاوا بەم نازناوی کللتور و ناسنامەی کوردەواریەمان دەست پێ بکەین ڕاستە ئەنجا بەڕاستی ڕاستان زۆر بەداخەوە بەردەوام کورد ستەمی لێکرێت ئەوەی کە لە سووریا ئێستا ڕوئەیات ئەوەی کە لە ڕۆژئاوای کوردستان ڕوئەیە هەمومان خەمبارین بە بۆنەی ئەوەوە هەمومان مێشکمان دڵمان لەسەر ئەم شەڕەیە کە چەند ڕۆژێکە ڕوویاوە هیوادارم کە سەلامەت بن سەرکەوین ینی بۆی شەڕ نەبینین بەڕاستی چونکە چەندەها ساڵە کورد کراوەتە چوار پارچەش هێشتاش هەر ئەیانێ ستەم بکەن هەر چەندە لە دڵی ئێمە هەر یەک پارچەیە بێگومان ڕۆژئاوا و ڕۆژهەڵاتە و کوردستان یەک وڵاتە لە دڵی ئێمە کوردستان یەک پارچەیە و نابێ بەو چوار پارچەیە کە ئەوان باسیەکەن و ئەو ئاواتەی کە دوژمنان پێیەخوازن ئینشەڵا قەت پێی ناگەن و بەڕاستی ئێمە ژەمڕۆویستمان وەکو پشگیریەک بۆ کوردانی ڕۆژئاوا پشگیریەکی بتوانین پشگیریەکی بچووکیان لێ بکەین بە دڵنیایەوە هیوادارین وەکو هەمیشە سەرکەوتن بە خۆمانەوە بینین جا لیندا با بچینە ناوەڕۆکی بەرنامەکەی خۆمانەوە ئەزیزانم تەورەی بابەتی سەرەکی ئەمڕۆمان بریتە لە نەخۆشەکانی تایبەت بە کۆئەندامی هەرس بە تایبەتیش کۆڵۆن و یاخود ڕێخۆڵە کوێرە و ئەو شتانەی زۆرێک لە نەخۆشیانەی ترکە هەیە ئەمڕۆ بۆ دوو درشتی باسی ئەم نەخۆشیانتان بۆکەین اینجا ڕاستان ئێمە هەموو پرۆگرامێک هەواڵمان ئامادەیە اینجا هەواڵێکمان سەبارەت بە کەمخەوی هەیە ئەنجا من هەموو پرۆگرامێک باسی کەمخەویەکەم چۆن تۆ هەموو پرۆگرامێک باسی خواردنەکەیت ئەڵێن هەرێکە و لە کێشەی خۆیەوە باسی مەسەلەکانەکە ئەوەی هەریەکێ چی نەقز بێت چی کەم بێ باسی واگاسەکەم تۆ کەم خەویت و میش کەم خواردنم وایە ئەنجا لەبەرەوەی خۆم ڕێگەی زۆرم تاقیکردەوە ڕێگەی زۆریشم بە بینەرانەوە هیوادارم ئێوەش تاقیکەنەوە وەسوودی لێ ببین ئەنجا هەواڵەکەی باشە پێوتین بەڵێ سەد حەکیم بەقەت دەردەدارە نازانێت تۆش دەردەدارەکەی ئێمەی بۆ ئەو بابەتە بێگومان ئەنجا هەواڵەکەمان سەبارەت بە کەمخەویە توێژینەوەیەکی نوێ کراوە فەرمووا بێکەوە بیسەر و بینەری ئەم هەواڵە بین ئەڵێ توێژینەوەیەکی نوێ ئاشکرای دەکات کەمخەوی بەردەوام هۆکارە بۆ زیادبوونی مەترسی توشبوون بە نەخۆشی شەکرە لە چوارچەوەی توێژینەوەیەکی نوێدا توێژەران لە زانکۆی ئەپساڵای سویدی دەریان خستووە کەمخەوی و خەوی پچڕ بە جۆرێک ڕۆژانە کەمتر بێت لە 7 سەعات دەبێتە هۆی هەڵکشانی ئاستی شەکرەی خوێن و زیادبوونی ئاستی هۆرمۆنی برسێتی ئەمەش بە تێپەڕبوونی کات ئەگەری توشبوون بە نەخۆشی شەکرەی جۆری 2 زیاد دەکات توێژەران دەشڵێن لە میانی توێژینەوەکەدا گەشتون بەو دەرەنجامەی کە زیاتر لە سەیەکی توشبوانی نەخۆشی شەکرەی جۆری 2 گرفتی کەمخەویان هەبووە ئەمەش دووبارە جەختکردنەوەیە لە بوونی پەیوەندیەکی ڕاستەوخۆ لە نێوان نەخۆشی شەکرە و کەمخەویدا
کەمخەوی بەدەر لە زیادکردنی مەترسی نەخۆشی شەکرەی جۆری 2 لە هەمان کاتیشا دەبێتە هۆی زیادبوونی مەترسی توشبوون بە قەڵەوی و چەندین ماکی دیکە. بە گوێرەی دوایین بڵاوکراوەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی کەسێکی پێگەشتووی تەندروست پێویستە لە هەر شەو و ڕۆژێکدا بەلایەنی کەمەوە 7 سەعات بخەوێت. جا ئەزیزانم وەک لە هەواڵەکە ئاماژەی پێکرات باس لە کەمخەوی کرد کە هۆکارێک کە یاخود با بڵێن هۆکاری توشبوون بە نەخۆشی شەکرەی جۆری 2 زیاتر ئەکات مەترسی توشبوون بە نەخۆشی شەکرەی جۆری 2 زیاتر ئەکات و بۆ ماوەیەکی زۆریش ئەگەر ئەم شەکرەیە بمێنێتەوە بە دڵنیاییەوە زیان ئەگەێنێ بە ماسوولکەکانی دڵمان و زیان ئەگەێنێ بە دڵمان و ئەکرێ ببێتە هۆی توشبوون بە جەڵدەی دڵیش. زۆر جار ئەو کەسانی کە تووشی شەکرە ئەبن پارێز ناکەن خواردنی خراپە خۆن شەکرەیەکێکە لە نەخۆشیە زۆر کوشندەکان زۆر کەس لە کەسی نزیکیشمان پێوە ئەناڵێنێت بەتایبەت شەکری جۆری 2 کە پەیوەندیدارە بە شێوازی ژیانەوە. ڕاستە هۆکاری کوشندەیەکی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە زیان بە ماسوولکەکانی دڵ و زیان بە دڵمانەگەیانێت بۆ ماوەیەکی زۆر هۆکارە بۆ دروستبوونی جەڵدەی دڵ. ئەمیش بۆیە هۆکارێکی کوشندەیەکی نا ئەگەر خودی خۆی کەسێک تووشی نەخۆشی شەکرە بێت ئەگە بتوانێت پارێز بکات لەژێر ڕێنمایی دکتۆر و دەرمانی تایبەت بە شەکرەی خۆی لەژێر ڕێنمایی دکتۆرا بەکاربێنێت تووشی ئەو حاڵەتە نابێت و ناگا بۆ حاڵەتی کە زیان بە دڵی بگات. ڕاستە ئەنجا ڕاستانێکێکتر لە نەخۆشیەکان نەخۆشی شەکری جۆریە کە مناڵێکی بچووک ئەبینی شەکرەی هەیە ئەمە نەخۆشی شەکری جۆری یەکە کە کێشە لە ڕێژەی ئەنسۆلین و ئەم پەنکریاس و ئەمانە هەیە ئەنجا ئەم شەکرەیە پەیوەندیدانیە بە شێوازی ژیانەوە ینی ئەو کەسی نەخۆش تاوانی نییە لەوەی کە تووشی ئەو نەخۆشیە بووە بەڕاستی کە مناڵی وا بچووکە بینی تووشی شەکرە بە زۆر ناخۆشە ئەبێ لەو مناڵیەوە پارێز کات چەندە هاشتنەی خوا ڕۆژانە دەرزی لە خۆی بات بەدڵنیایە وەکوشمانە بێ ئاگداری پارێزگاری و دەرمانەکانیان بن بۆەوەی نەگا بۆ ڕادەیە کە بێتە هۆکار بە توشبوون بە نەخۆشی جەڵدەی دڵ. جا لەسەر نەخۆشەکانی جەڵدەی دڵ توێژینەوەی هەواڵێکمان ئامادەیە کە توێژینەوەیەک لە سیدنای وڵاتی ئوسترالیا کراوە کە ئاماژە بەوە ئەکات کە لە دوای جەڵدە ئەکرێ شانەکانی دڵ دووبارە گەشە بکەنەوە. جابا بەیەکەوە بینەر و بیسەری ئەم هەواڵە بین. توێژینەوەیەکی نوێی زانکۆی سیدنی لە ئوسترالیا ئاشکرای دەکات شانەکانی دڵ لە پاش توشبوون بە جەڵدە توانای نوێبوونەوەیان هەیە. لە میانی توێژینەوەکەدا توێژەران سەرنجیان خستووەتە سەر توانای نوێبوونەوەی شانەکانی دڵ لە پاش توشبوون بە جەڵدەی دڵ. دەرکەوتووە شانەکانی دڵ توانای بەرهەمهێنانی شانەی ماسوولکەی نوێیان هەیە ئەمەش دۆزینەوەیەکی پزیشکی تازەیە. جا بەهۆی ئەم دۆزینەوە نوێیەوە دەتوانرێت لە داهاتوودا لە ڕێگەی دەرمانەوە زیاتر هانی خانەکانی دڵ بدرێت بۆ نوێبوونەوە لە پاش جەڵتەی دڵ. ئەمەش وەک میکانزمێک بۆ ئاسایی بوونەوەی کار و چالاکی دڵ و کەمکردنەوەی مەترسی پەککەوتنی دڵ. بە گوێرەی دوایین ئاماری ڕێکخراوی تەندروستی جیهانی نەخۆشیەکانی دڵ بە یەکەمین هۆکاری گیان لە دەستدان دادەنرێن لە جیهاندا کە ساڵانە بە هۆیانەوە زیاتر لە 20 ملیۆن کەس گیان لە دەست دەدەن. جا ڕاستان دڵ یەکێکە لە ئەندامە زۆر سەرەکیەکان جا یەکێکە لەو ئەندامانە کە زۆر تووشی نەخۆشیە بێتەوە تاڵێت یەکەمین هۆکاری مردنە نەخۆشیەکانی دڵ بەداخەوە ئەبێ زۆر ئاگامە لە تەندروستیمان بێت چونکە ئەندامێکی زۆر ماندووە زۆر هۆکاری شەیە کاریگەریە کاتە بێگومان جا ئەو کاتێ ئێمە پشوو ئەدەین ئەو پشوو نادا بە بەردەوامی خوێن ئەنێرێت بە بەردەوامی خوێن ئەنێرێت بۆ جەستە بۆ خۆی بۆ جەستە بۆ خۆی و بەردەوام ئیشەکات و بەردەوام ماندووە بۆیە بێ زۆر ئاگامان لێبێ کە چیە خۆین چی ناخۆین شتێک نەخۆین زیانی پێ بگەێنێ قەدرەوە بزانین کە
چۆن لە پێناو ئێمە بە بەردەوامی لێدات بڵێ کە ئێمە خەوتون ئەو هەر کارمان بۆ قەدریەوە بزانین کە ئەم کارەی دڵمان و بتوانین ڕای بگرین بێگومان. بە دڵنیایەوە سترێس و ڕاڕای و قەلەقیش لەم ڕۆژگارەیە زۆر کاریگەریە کاتە سەر دڵمان ئەوی شۆکارێکی ترە بۆ توشبوون بە نەخۆشیەکانی دڵ. ڕاستە اینجا ڕاستان هەواڵێکی ترمان ئامادەیە سەبارەت بە نەخۆشیەکانی ڕەبۆ. اینجا ڕەبۆ حاڵەتێک یاخود نەخۆشیەکە کە باوە تا ڕادێک بیستومانە کە ڕەبۆ هەیە لە ناوامانەوە چارەسەری تازەشی هەیە بێگومان. اینجا هەواڵێکمان سەبارەت بەو بابەتە ئامادەیە بابێکەوە بینەر و بیسەری بین توێژین نوێ کە بە هاوبەشی لە نێوان چەند زانکۆیەکی ئەمریکای سوید ئەنجام درراوە ڕێگەیەکی نوێی بۆ پێشبینیکردنی نۆبەی ڕەبۆ دەخاتە ڕوو. لە چوارچەوەی توێژینەوەکەدا توێژەران شیکردنەوەی تاقیگەیان بۆ مادەکانی نێو خوێنی 2500 توشبووی ڕەبۆ کردووە و گەشتون بەو ئەنجامەی کە دەتوانن لە ڕێگەی مادەکانی میتابۆلێمیکسەوە پێشبینی ڕوودانی زیاتر لە 90 نۆبەکانی ڕەبۆ بکەن لە ماوەی 5 ساڵی داهاتووی ژیاندا. ئەنجامی توێژینەوەکە دەریخستووە. ئەم میتۆدە زۆر کاریگەرترە بە بەراورد بە میتۆدەکانی پێشووتر بۆ پێشبینیکردنی نۆبەی ڕەبۆ. ئەمەش لە کاتێکدا کە نرخەکەی بۆ چارەخوازان گونجاو دەبێت و ئاسانکاری دەکات بۆ جڵەوکردنی نۆبەکانی ڕەبۆ بە ئاسانی. جا بە گوێرەی دوایین ئاماری ڕێکخراوی تەندروستی جیهانی زیاتر لە 250 ملیۆن کەس لە جیهاندا بەدەست نەخۆشی ڕەبۆوە دەناڵێنن. بەشێک لە نیشانەکانیشی بە گشتی خۆیان دەبینێنەوە لە کۆکە و هەناسەتەنگی و ئازاری توندی سن. بەڵێ جا ئەزیزانم وەک لە هەواڵەکە ئاماژەی پێکرا بڕێکی باش لە 250 ملیۆن کەس لە جیهاندا توشبوون بە نەخۆشی ڕەبۆ و بە دڵنیاییەوە وڵاتی ئێمەش بێبەش نییە لەم نەخۆشیە و زۆرێک لە هۆکاری لاوەکیمان هەیە بۆ توشبوون. بۆ نمونە وڵاتی ئێمە زۆر جار خۆڵ و تەپوتۆزمان هەیە کە ئەمە هۆکارێکە بۆ خراپکردنی ڕەبۆ و بۆی ئەو کەسانی کە نەخۆشی ڕەبۆیان هەیە بێ ئەگەن لە خۆیان بێت لەو کاتانەی کە خۆڵبارینە یاخود کەشێکی تایبەت هەیە پێویستەکە ماسک بکەن و هەنێ ڕێنمایی تایبەت هەیە کە پێویستەکە بیگرنە بەر بۆەوەی نەخۆشەکان خراپتر نەبێت و وەک ئاماژەشی پێیا لە هەواڵەکە کۆکە و دەرمانەکانیان بەکاربێت دەرمانی تایبەت بە خۆیان هەیە و حەبیان هەیە و جۆرێک لە پمپیشیان هەیە کە بێت لە هەموو کاتێکا پێیان بێ خوانەخواسە لە حاڵتێکی نەخوازاوە یاخود لە شوێنێکی دوورەدەستا تووشی ئەمە بوون بۆی بتوان خۆیان بپارێزن یوادارین هەمووشتان دوور بن لە هەرچە ناخۆشیەک لەگەڵیا. جا لیندا بچینە سەر بابەتەکەی ئەمڕۆی خۆمان ئەویش کە نەخۆشیەکانی تایبەت بە هەرسە. جا گرافیکێکمان حەزرە تایبەت بە نەخۆشی کۆنیشانەی گژی کۆڵۆن کە لەناو خۆمانە بە قۆڵۆن ناسراوە لە 100 خەڵکی بەدەست ئەم نەخۆشیەوە دەناڵێنن. با بزانین هۆکارەکانی توشبوون بەم نەخۆشیە چییە و بۆچی ئەم ڕۆژە زۆرەمان هەیە و لەناو خۆشمانە زۆر باوە. هاوکارانم یارمەتیم بن گرافیکی دووەممان پیشان بن. جالیندا سێ هۆکاری توشبوون بە کۆڵۆنم پێ وڵە. یەکێکیان ڕاستان بە ساڵاچوون هۆکارێکە بۆی کە تووشی کۆڵۆن بین. اینجا بە ساڵاچوون زۆر جار ئێمە کە بەتەمەنە ئەچین ئەندامەکەمان خاوە بێتەوە بەرمونە و ڕۆژە باسی گوچی لەمان کرد گوچی لە وردە خانەکانی ئەمرن خۆی لەگەڵ تەمەنە وردە ئاسانتر تووشی نەخۆشیەکانە بیت بۆیە بە ساڵاچوون بە هۆکارێک دانراوە. اینجا هۆکارێکی تر ڕەگەز خانمان زیاتر تووشە بن لە پیاوان بەڵێ ئەویش بە چەند هۆکارێک یەکەم خانمان هۆرمۆناتیان زۆرترە
و بەرزونزمی هۆرمۆناتیان زۆرترە ئەمە ئەکرێ هۆکارێک بێ بۆی کە تووشی ئەم حاڵەتە زیاتر ببن لە پیاوان و هەروەها سترێس خانمان سترێسیان زیاترە بە پیاوان ئێمە بە شێوەیەکی گشتی واڵێنێک پیاوانە هەبێتمان هەیە بێگومان زیاتر بەڵام بە شێوەیەکی گشتی کۆنترۆڵەوە ئێمە سترێسمان خەریکە تەقێتەوە پیاویشن ئەمە بە شێوەیەکی گشتی خانمان سترێسیان زیاترە بە بۆنەی هۆرمۆنات و بەرزونزمی بەڵام ئەوان زیاترە ڕاست لە ڕووی زانستیەوە هەیە سترێسی لە خانم زیاترە بەڵام ئەوە بەگشتی بەڵام ئەو بەگشتی بەڵێ ئەو هینەشکە وەرگیراوە ئەو ئامارانە کە وەرگیراوە بۆ گشتی وەرگیراوە بۆ هەمووی نییە ئەنجا هۆکارێکی کەشمان پێ بڵێ لیندا هۆکارێکی کە ناڕێکی ئاستی بەکتریاکان ئەکرێ هۆکارێک بێ بۆی کە تووشی کۆڵۆن ببیت ئێمە خۆمان بە ئاسایی بەکتریامان هەیە بەکتریای سوودبەخشمان هەیە لە کۆڵۆنمانە کە بەسوودا و کێشەی نییە بەڵام لە حاڵەتێکا کە ناڕێکی لە ئاستی بەکتریاکانە ڕووبات ئەبێتە هۆی ئەوەی کە کۆڵۆن یاخود گەدەمان تووشی نەخۆشی ببێت بەڵێ تر ئەمە یەکێکترە لە هۆکارەکانی ئەوەی کە تووشی نەخۆشی دەست خۆش بێت جا لیندا بێژگە لەو سێ هۆکارە سێ هۆکاری تریشمان هەیە کە ئەکرێ بێتە هۆکار بۆ توشبوون قۆڵۆن کەوانیش یەکێک لەوانی تر بۆ ماوەیە بۆ نمونە زۆر کات لە بۆ ماوی و بۆمان ئەمێنێتەوە کە تووشی ئەم نەخۆشیە ئەو هەدیە جوانە ئەو هەدیە جوانەمان بۆ ئەمێنێتەوە خوانەی بڕێوەشمان بۆ ماوەتەوە قەیچێکە خوانەی بڕێ لە باو باپیرانە نعمەتە بەخێر بێخوا جا بێت گەلەوەش هۆکاری وەک خۆت ئاماژە و پێ هۆکاری فشاری دەرونی وشاری دەرونی لە پیاوان و لە ئافرەتانیشە کاریگەریەکی باشی هەیە بۆ دروستبوون بە نەخۆشی قۆڵۆن و لە هەمان کاتیشە خواردن ئەکرێ هەم ببێتە هۆکارێک بۆ باشکردنی ئەم نەخۆشیە و هەم ئەشکرێت بێ هۆکارێک بۆ خراپکردنی نەخۆشەکە بۆ نمونە ئەو خواردنانی کە ئەکرێت بێنە خراپکردنی نەخۆشەکە بۆ نمونە ئەو کەسانی کە زۆر فاسۆلیا خۆن ئەو کەسانی کە زۆر پاقلەمەنەکانە خۆن ئەو کەسانی کە زۆر گۆشتە خۆن و ئێستا لەسەر سفرەی هەمومان ئەم خۆراکانە هەیە بۆیە بەبڕێکی باش لە خواردنەکان و ژەمەکانی ڕۆژانەی ئێمە ئەخورێت یاخود خواردنە توونەکان و خواردنەکانی تر بەڵام ئەو خواردنانەی کە ئەم حاڵەتەمان باشتر ئەکەنەوە ئەوانیش بۆ نمونە میوەکان جۆرەکانی بۆ نمونە مۆز شلک گێزەر یاخود پەتاتە یاخود بۆ نمونە لە یەکێک لە تۆژینەکانە ئەمەژی بەوەیەوە کە لە هەمان کاتە ماسی و مریشک و هێلکە ئەکری ئەم حاڵەتە کەم بکەنەوە و باشتری بکەن جا ئەمڕۆ بۆی بە ورد و درشتی لەسەر ئەم بابەتە بڕۆین میوانداری دکتۆرێکی عزیزمان کردووە دکتۆر دانا تەیب میوانداریمان کردووە پسپۆڕێکی وردی نەخۆشیەکانی هەر سوجگەر و هەناوبینی دکتۆرگیان فەرموو بخير بخير باش اشكرك بخير يا اخوان احوالتان بخير بيت سلام دكتور رك لو دەست پێ بکەم بۆچی نەخۆشیەکانی هەر زیاترە لە ئێستاە خۆی نەخۆشیەکانی هەر قسەیەکتان کرد یەکێک لە خاڵەکان زۆر بەلامەوە گرنگ بوو مۆزوعی ئەوەی کە پێڵێن مایکرۆبایۆم حەزەکەم ئەم وشەیە ڕاستە ئینگلیزیە بەس حەزەکەم بێتە ناو کللتوری خۆشمانەوە هەر بۆ ناوە باس بکرێتیات ئەوەی کە پێوەترێت بەکتریای سوودبەخش هەموو ئینسانێک لە نقطەی لەدایک بوونیەوە لەو لەحزەیە کە لەدایکە بێت یعنی لە زکی دایکی دێتە دەرەوە ئەم بەکتریانە وەرەگرێت ژمارەکەی زۆر زۆرە هەندێک سەرچاو باسی ئەوە کاڵێ ژمارەی بەکتریا سوودبەخشەکان لە ڕێڕەوی هەرسوودجگەری هەر ئینسانێکە بە نزیکەی یەکسانە بە ژماری خانەکانی و ئینسانە خۆی ئەوەندە زۆرە ئەمە ئیشیان زۆر زۆرە تقریبا هاوسەنگی کار ئەندامزانی فەسلەجەی جسمی ئینسان ئەم بەکتریایانە بە شێوەیەکی گشتی ڕێکیەخەن جگەلەوەی کە خەڵێکی دیفاعی زۆر بەقوت دژی نەخۆشیەکان جا کۆمەڵێک هۆکار هەن کەوا ئەکەن ئەم بەڵانسی بەکتریای سوودبەخش بۆ زیان بەخش تێک بچێ ئەو هۆکارانی کە ئەبنە هۆی دروستبوونی ئەو تێکچوونی بەڵانسە تقریبا لەم سەردەمایە زۆر زۆرە بۆ نمونە وەرزش نەکردن بۆ نمونە خواردنە خێراکان فاست فودەکان زۆر بەکارهێنرێت بۆ نمونە جگەرە کێشان بۆ نمونە خواردنەوەی مادە کحولیەکان مەشروب ئەمانە گرنگترین هۆکارەکانن کە
ئەگونجێت ئەم ئیشەمان یان بڵێن ئەم باڵانسەمان بۆ تێک بدەن هەر لەگەڵ تێک چوونیشە دەرەنجامەکانی چییە لە ئاسانترین شێوەیدا دەرکەوتنی نیشانەکانی گرژبوونی کۆڵۆنیاوی کە پێڵێن IBS بە ئینگلیزی ئەوە دەرەکەوێت خراپترین حاڵەتیشی ئەگونجێت سەر بکێشێ بۆ هەوکردنی درێژخایانی ڕیخۆڵە ئەوەی کە IBD پێڵێن ئینفلامەتری باول دزیز کە دوو جۆری هەیە نەخۆشی کرۆنس و بریندارە هەوکردنی کۆڵۆن و هەندێک قسەیش هەیە لەسەر ئەوەی کە ئەگونجێت لە مستەقبەلا لێکۆڵنەوە بکرێت لەسەرەوەی کە ڕبتیشی لەگەڵ دروستبوونی خانەی شێرپەنجەی ئەوانەیشدا ئەو نەخۆشیانە ئەکرێت سەرەتایەک بێ بۆ شێرپەنجەی کۆڵۆن لە ڕاستیە قسە زۆرە لەسەر ئەمە بۆیە کۆمەڵێک نیشانەت هەیە ئەم نیشانانە فترەی بۆ دانراوە بۆ نمونە لە عالەمە ئێمە چەند ڕێسایەکەی پێیان دەڵێن ڕۆمی پێڵێن ڕێسای ڕۆمی پێڵێن ئێستا حالین لە ڕێسای چوارهەمی ڕۆمایە تۆ بە پێی ئەوە نیشانەکان ئەگەر لە کەسێکە لە ماوەی 6 مانگا دەربکەوێت و چەند جارێک بۆی دووبارە ببێتەوە ناڕەحەتی بکات و ئەو پشکنینانەی کە پێویستە بۆ دەرخستنی ناڕەحەتی لە کۆڵۆنا بۆی بکرێت هیچی تیا دەرنەکەوێ ئەمە پێڵێن گرژبوونی کۆڵۆن یعنی هەموو فەحسەکان پاک دەرەچن بەڵام نیشانە هەیە ئەمە پێڵێن گرژبوونی کۆڵۆن بەڵام هەر بۆ ئەم گرژبوونی کۆڵۆنا کۆمەڵێک با بڵێن هێڵی سوور دانراوە یا ئەوەی پێڵێن ڕێد فلاگ دانراوە کە هەر کەسێک ئەم شتانی تیابوو تۆ یەکەم شت بیر لە گرژبوونی کۆڵۆن ناکەیتەوە بیر لە بڵێن تەشخیصە بەدیلە ترسناکترەکانەکەیتەوە ئەگەر ئەو دەرنەچ ئونجاڵی گرژبوونی کۆڵۆن بۆ نمونە هەر نیشانەیەکی گرژبوونی کۆڵۆن ئیتر چی قەبزی بێت یا سکچوون بێت یا غازاتی زۆر و سک ئاوسان و سک ئێشە بێت هەر یەکێک لەمانەی هەبووی تەمەنی لە 45 بۆ 50 ساڵ زیاتر بێ هەر بۆیشە لە جیهانە مەسەلەن ڕێسا و دەستوری تەندروستی بەو شێوەیەکە هەر کەسێک تەمەنی بووە 45 ساڵ و بەرەو ژوور باشتر وایە کە هەناوبینی کۆڵۆنیان نازوری کۆڵۆن بکە بۆ چون لەو تەمەنە دەرکەوتۆ بە لێکۆڵنەوەکان تەمان لە لای خۆمان لێکۆڵنەوەکی زۆر گشتگیر کە هەموو کوردستان بگرێتەوە نەکراوە بەزی شەڵا پلان هەیە لە داهاتووە بکرێت ئەو شتە دەرکەوتووە لە سەروت تەمەنی 45 ساڵ یعنی 45 ساڵ و بەرەو ژوور ئەگەری دروستبوونی زیادە گۆشت لەناو کۆڵۆنا زۆر زیادەکە کە بۆ خۆشی ئەم زیادە گۆشتانە هۆکاری یەکەمن بۆ دروستبوونی شێرپەنجەی کۆڵۆن و زیادە گۆشت کێشەکەی لەوەیە کە با بڵین لە بیدایەتەوە زۆر بچووکە هیچ نیشانەی نییە یعنی نە ئازارێک دروستەکات لە کەسەکەیە نە خوێندانانێکی وازەحت ئەبێ هەر بۆیشە هەندێک کەس ئینکاریەکەن لە مۆزوایە مەسەر نەڵێ پێم قبول ناکرێت لە ئێستاوە نازۆری کۆڵم بکەم خۆ من هیچ نیشانەیەکم طبعا خەتێکی ڕجعیش بۆ ئەوانە ئەتواندێدا بندێ بۆ نمونە فەحسێکمان هەیە بە پیساییە کرێناوی FIT-ە ئەم فەحسە بڵێن ڕێژەی خوێنی شاراوی ناو پیسایی دەرەخات کە تۆ نەخۆشەکە کەسەکە بە چاو نایبینێشتەکە ئەتوانێت ئەوە بکرێتە دلیلێک بۆ ئەو کەسانەی کە مەسەلەن ئینکاریەکەن لە کردنەوە نازۆرەیە هەر کاتێک ئەو فەحسەت پۆزەتر بۆ ئەو کاتێتر فەرزە بێت لەسەر ئەو کەسە کەشتەکە بکات بگەڕێمەوە سەر مۆزوعەکەی خۆمان ئێمە کە ئەڵێن گرژبوونی کۆڵۆن کۆمەڵێک ڕێد فلاگی هەیە هێڵی سووری هەیە یەکێک لەوانە وتمان تەمەنە هەر نیشانەیەکی گرژبوونی کۆڵۆن لەگەڵ یە کێشدابەزینێکی بێتەفسیرمان هەبێت یعنی کەسەکە نە ڕاضاکات نە ڕێژیمی خواردنی کردو و لە خۆ ڕەدابەزێ ئەبێت وەکو هێڵێکی سوور لە لای ئێمە سیر بکرێت یان نیشانەکانی گرژبوونی کۆڵۆنی هەیە و خوێندانێت ئێمە دایم وەکو پزیشێک بە هەچی هاوڵاتیەکە بە هەچی ئەو نەخۆشانەی دێنە لامان ئەڵێن کە بە هیچ شێوەیەک بینینی خوێن لە پیساییە ئاسایی نییە نەک بڵین خەتەرە هەرچەندە لە دوای پشکنین زۆربەی زۆری ئەوانەی کە خوێنیان هەیە دەرئەچێ کەشتی زۆر خراپیان نییە بۆ نمونە شێرپەنجە و ئۆشتانە بەڵام بەڵێ بینینی خوێن لە پیساییە بە هیچ شێوێک نابێ تەفسیری گیرفانی بۆ بکرێت یعنی تەفسیرێکی نەزەری بۆ بکرێت بڵێ ئەمە بەخوا فڵانەشتم کرد لەبەر ئەوە وام لیا خۆ مەزانم هی ئەوەیە ئللا ئەبێ پزیشێک ببینێ و دڵنیایی وەربگرێت کە کێشەنی ئەمجا
لی دڵنیا بێتەوە بە تەواوەتی. دەست خۆش بێت دکتۆر جارە پێش پرسیارەکەم لیندا ئاوەکەی لای من پێت چوو بوو با من ئاوەکەی بۆ بێنمەوە جا دکتۆر باست لە بەتایبەت باست لە گرژبوونی کۆڵۆن کرد بەڵێ بەگشتی باسێکمان لەو نەخۆشیانە بۆ بکە کە لە کۆئەندامی هەرسمانە تووشە بێ بە شێوازێکی گشتی بەڵام دوای ئەم ناوبڕە با وچانێکی بچوو وەرگین و بە ورد و درشتی لەسەر پرسیارەکە ڕۆین پرسیارمان زۆر ماوە وچانێکی کورد وەرەگرین و ئەگەڕێنەوە وڵاتان ئەزیزان. دووبارە سڵاو جا دکتۆر ئەمڕۆ ئێمە وەکو پشتگیریەک بۆ ڕۆژئاوا ئەمانەمان پۆشی وەکو مۆرکێکی کولتوری اینجا باگراوندی موزیکەکەشمان هەر کولتوریە وەڵا ڕاستەکەی داوای لێبور نەکەیت پێیامە چیە لێرەوە وەکو پشتگیری وەکو کەسێکی زانستی بەڕاستی ئێمە ئەوەی کە پێمانەکرێت وەکو کەسێکی مۆسڵمان بەس دوعای خێرە بەڕاستی وەکو کورد بەڕاستی دڵمان زۆر پڕ ئازارە هیوادارین ئەوەی کە تا ئێستا ڕوویاوە کە ڕوویاوە لەوە زیاتر نەبێت ئەو تۆزە خاکی کە بەدەستمانەوە لە دەستی نەدەین کە بە خاکی خۆمانی زانی بەڕاستی ڕاست لە داهاتووشە ئیشاڵا گەر وەزع جێگیر بێت و پێویستیان بە هێزی ئێمە هەبێت وەکو پزیشک ئەوە کورداواری خۆمان دەڵێ بەدەسەڕۆین بۆ لایەن ئینشاڵا ئەو لە خزمەتیان نابین خۆی گەورە بیان پارێزێ ئینشاڵا لەم شەڕ و ئاشوبەی کە تێکەوتوین بێت جادکتۆریان پێش وچانەکە پرسیارەکەم ئاراسە کردیت کە بەگشتی ئەو نەخۆشیانە چین کە تایبەت بە کۆئەندامی هەرسن بەڵام تۆ بە تایبەتی بۆ ڕیخۆڵە بۆمان باسکە چ نەخۆشیەکان کامانن بەڵێ خۆی ئێمە دوو ڕێخۆڵەمان هەیە خۆتەزانی ڕێخۆڵەی باریکەمان هەیە لەگەڵ ڕێخۆڵەی ئەستۆریا کە پێڵێن کۆڵۆن ئەوانی کە زۆر باون تەبان کێشەکانی ڕیخۆڵەی گەورەی ڕێخۆڵە ئەستۆرەیە یەکیانمان باس کە گرژبوونی کۆڵۆن بوو بەس یەک نقطەما بوو لەسەر ئەو حەزەکەم باسی بکەم ڕاستیە ئێمە کۆمەڵێک خواردن هەیە کە هەر لە عوامی خەڵکیشە باسە کرێت بۆ نمونە پاقلەمەنیەکان یەکێکن لەوانەیە کە ئەم ناڕەحەتیانە زیاد دەکەن ئێستا لە عالەمە لە غەربە لە ئەوروپا و ئەمریکا لێکۆڵنەوە لەسەر ستایلێک لە خۆراک ئەکرێت کە بە ئینگلیزی پێڵێن لۆ فۆدماپ دایەت لۆ فۆدماپ دایەت یعنی ئەو خواردنانەی کە کۆمەڵێک هینیان تایە بڵێن کۆمەڵێک مادەی کاربۆهایدراتیان تایە کە هەرسوجگەر ناتوانێت هەرسی بکات ئەمانە زۆربەی ئەوانن کە نیشانەکان دروست دەکەن تەبان ڕێجیمی تایبەتی هەیە خۆشبەختانە کردومانە بە کوردی بەس جارێ لە چاپ دەرنەچۆ ئیشاڵا بە دیاری بۆتانە هێنین لۆ فۆدماپدایەت یعنی ئەبێ ئەو خواردنانە بخۆن کە ئەو فۆدماپەی کەمتیایە تەمان ئەمە زۆر زۆرە ینی بە جەدۆلە ینی لەبەر ناکرێ بڵێن فڵان و فیسار بەس بۆ نمونە جاکراوەتەوە سەوزەکان ئەمانیان لۆ فۆدماپە ئەوانیان ئاسایینین کە کێشە زۆر دروست دەکەن مەسەلەن میوەکان بە هەمان شێوە خواردنی احتیادی ڕۆژانە کە لە ژەمەکان ئاخورێت با بڵێن چەرەساتەکان بە هەمان شێوە هەمووی پۆلێن کراوە بە ڕێجیمێکی 6 هەفتەیی مەسەلەن ئەم کەسە هەڵەسێت دیزانێکی ڕێجیم بۆ خۆی دروست دەکات طبعاً بە ڕێنمایی پزیشکی لە ئەخیرا بۆی دەکەوێت فڵان و فیسار کێشە بۆ ئەم دروست دەکات چون ئێمە بێ باوەڕمان بەوە هەبێ هیچ دوو کەسێک لە ڕووی فەسلە جەوە لە 100% لە یەک ناچێت لەبەر ئەوە ئەگونجێت هەر گرژبوونی کۆڵۆنەکە لە کەسێکە بەهۆی فڵانە خواردنەوە کێشەی بۆ دروست بێ با بڵێ بەهۆی پاقلەمەنیەکان و بۆ دروست بێ یەکی کابینیە لێ نەوەڵام من لەگەڵ گۆشتی مریشکا کێشەم هەیە یەکی کابینیە لێ نەوەڵام من لەگەڵ میوەکانە وەکو هەڵوژە و هەرمێ و کاڵک و شووتی ئەوانە کێشەم هەیە ئەم لۆ فۆدماپدایەتە و ئیسفادەی هەیە حەزەکەم ئەمە لای خەڵک جێگیر بێت چکە من هەر نەخۆشێک بێت نیشانەی گرژبوونی کۆڵۆنی هەبێت پێ یەکسەر یەکەم پرسیار لە یەکەم وەزعی زمانت چۆنە لەگەڵ ئینگلیزیە وەزعت باشە ئەگە بڵێ باشە زۆر دڵم خۆشە بێ یەکسەر بڕۆ لە گوگل لۆ فۆدماپدایەت لێ بدە و
لەسەر ئەو ڕێجیمە بڕۆ زۆر ئیسفادەی لەکەی بەس خۆشببختانەی ئینشاڵا بە زووترین کاتەوەش ئەەکەین بە کوردی بۆی هەر لە ناو خەڵکا بڵاوەکەینەوە بێ بە کلتورێکی زۆر جوانە ناو هیوادارین ئەمە بکرێ بە کوردی و هەر لە پرۆگرامەکەی ئێمە زۆر خەمەوەمان لێ بەڕاستی ڕۆژئاوامان کرد بەس بیرمان نەچێت کە هێز لەم سەردەمایە چەک نییە زانستە عیلما بێ زۆر زۆرشتا بین چەندێک زانستی بین چەندێک علمی بین ئەوە خەڵک زیاتر حسابمان بۆکە لە ڕاستیە یەکێکی کە لەو نەخۆشانی کە زۆر باوە لە ڕیخۆڵە باریکەیە نەخۆشی حساسیت یان هەستیاریە بەرامبەر بە مادەی گلوتین کە لە چیا هەیە لە گەنم و لە جۆیا هەیە یا ئەوەی کە پێڵێن نەخۆشی سیلیەک باشە نەخۆشی سیلیەک بەرامبەرەکەی شتێکی کەمان هەیە کە پیان ئەو بە ئینگلیزی تێرمەکە پێڵێن نەن سیلیەک گلوتین سنسیتیڤیتی یعنی حساسیەتی هەیە بەرامبەر بە گلوتین بەس نەخۆشی نییە فەرقی ئەم دووشتە چیە حەزەکەم نەخۆش لەم شتانەش تێبگات نەخۆشی سیلیەک ئەوانن کە تەشخیص کران فەرز ئەبێ لەسەریان کەواز لە مادەی گەنموجۆ بێنین کە گلوتینی تایە چون ئەگەر وازی لێ نەهێنن ماکی خراپیان بۆ دروستە بێت بۆ نمونە ئەگونجێت تووشی بەدهەرسی و لاوازی ببن تووشی کەم خوێنی ببن لە مستەقبەلا کێشەی بۆ نمونە با بڵین شێرپەنجەی ڕیخۆڵی باریکە ئەو شتانەیان بۆ دروست بێت لیمفەگرەیەکان باشە بەرامبەرەکەی هەستیاری هەیە بەڵام نەخۆشی سیلێک نییە ئەمانە سەر نەخۆشەکە خۆی کەوتووە ئەتوانێت بیخوا ئەگەر بەرگەی نیشانەکانی ئەگرێت چونکە ماکی خراپ بەجێ ناهێڵێت لە ڕاستیە نیشانەکانی بە شێوەیەکی گشتی چۆنە مەسەلەن نەخۆشەکە سکچوونێکی بەردەوامی هەیە و تەشخیص نەکراوە نازان چییە یان غازاتێکی زۆری هەیە یا بەبێ هیچ هۆکارێک کێشی داوابەزێ یان کەم خوێنیەکی هەیە و مەسەرەن چەنەها دکتۆری کردو و نەگەشتونەتە نەتیجە لەگەڵ یا و خۆشی لە هیچ شوێنێکە و خوێندا نانێ بڵێ ئەوە سەبەبەکەیەتی بە شێوەیەکی گشتی ئەمە نیشانەکان دکتۆر ئەو هۆکاری کێشدا بەزانە چییە بەو شێوێ بە ئەوەی ڕجیم کادا ئەبەزێ کێشی مادەی گلوتینەکە هەستیاری دروستەکان لە ڕیخۆڵەیە ڕیخۆڵەی باریکە ئێمە شەزانین کە ڕیخۆڵەی باریکە لە هەر ئینسانەکە بەرپرسە لە هەڵمژینی ئەو خواردنەی کە لە مایدە ئەوانەیە شی کراوەتەوە ئەم خواردنانە کە ئەخوات ئیسیفادەی لێ ناکە کە ئیسیفادەی لێ نەکرد بەهۆی هەوکردنەکەەوە ئەوەی کە پێڵێن مەمیلەکانی مژین ئەوانەی هەمووی نەماوە ساف بووە ئەم خواردنەوە کە ئیخوات هیچی ئیسیفادەی لێ ناکەوێت ڕێکدایەنێتوانێت لەبەرەوە جسم تاقیت پێویست وەرناگرێت ڤایتامینی پێویست وەرناگرێت تووشی لاوازیە بێت کەسەکە دکتۆر کاتە ئەو نان و گەنمەی کە گەنم و دانەوێڵەکانی ئاماژە و پێیان لە نان و کولێرە ئەوانەیە ئەو کەسانی کە نان و کولێرە بخۆن دوایەوە تووشی گرژی و ئازار بوون پێیسەکە هەست بکەن کە ئەمە جۆرە هەستیاریەکیان هەیە کاک دکتۆر ئەتوانم تۆزە لەوە قوڵتر قسە بکەین بۆ ئەو نەخۆشانە ئێمە کە پێیان ئەڵێن گەنم و جۆ مەبەستمان بەس نان و کولێرە و سەمون نییە باشە ئەبێت زۆر بەورتر سێ هەر شتێک کە ئەی خۆن مەسەرەن بسکیتێکە خوا ئەبێت لی نووسابێت گلوتین فری یعنی ئەم بسکیتە گلوتینیتیانی ئەم جاتوانێت بیخوا باشە لای خۆمان کەباب زۆر خۆشە بە تایبەتی سلێمانی حەزمان زۆر لە کەبابە بیرمان نەچێت زۆربەی جار کەباب وردە نانوشتی تێکەڵە کرێ نەڵێ من گۆشتم خوارد و ئاخرەبی ئاگایشی لەوە بێت مەسەن شفتە لە ماڵەوە کە دایکمان دروستیەکە ماڵەمان دروستیەکە جاری وای لەگەڵ ئاردایکەنەوە دێ و ئاردە گەنمە و گلوتینی تایە بە هەمان شێوە یان کابرا ئەوێ ڕێجیم بکە بۆ نمونە ئەڵێ من ئاردی با بڵێن گەنمەشامی بەکارێنم کە کێشەی نییە باشە ئەچێت لە ئاشێکە هاڕێکە گەنم پێ هاڕاوە لەگە گلوتینەکە تێکەڵە بێتەوە جاری کە لەبەرەوە پیانەڵین دایم ئەبێت زۆر بە دیقەت بن تەنانەت بەو نەخۆشانە ئەڵێن دەرمانێکیشت بەکارهێنا ئەبێ سەری لەیبڵی دەرمانەکە بکەی بزانی گلوتینی تایە یان نا یان بۆ خانمان کە سوراوس پیاوش دەکەن ئەبێ سەیری بکە بزانی گلوتین فرێ یان نا چونکە ئەگونجی تای بێت ئەو شتانە بەو وردەکاریە ئەمجا ئیسفادەی هەیە چونکە وانە بێت یعنی جسم وا دیزاین کراوەکە حسابی غرامیشەکە لەو مۆزوعیان نەبڵێ من کولێرەکە ناخۆم یەک لە تیلێ خۆم کێشەم نامێنێت وانە بەو شێوەیە نییە دەستخۆش دکتۆر ئەی دکتۆر هۆکارە دەرەکیەکان چین بوون توش بوون بە نەخۆشیەکانی کۆندامی هەرز ینی بەرمە جگەرە کێشان نەکرێ هۆکارێک بێت بە دڵنیای جگەرە کێشان یەک دنیا زەرری هەیە خۆمان نەزانین لە ناو هەرسوو جگەرە یەکێکە لە هۆکارە زۆر باوەکان بۆ توشبوون بە شێرپەنجەی گەدا
شێرپەنجەی کۆڵۆن، شێرپەنجەی سوورێنچک، شێرپەنجەی جگەر، شێرپەنجەی با بڵێن پەنکریاس. شێرپەنجەی ناودەمیش دکتۆر بەڵێ هەر لە ئێرە ناودەم بۆ بخوانەوە. دکتۆری بۆ خۆت بەجێیانەوە ئیشی خۆتە. لەبەر ئەوە ئەمە یەکێکە لە هۆکارە زۆر باوەکان مادەی کحولیەکان ئەگونجێت کێشە لە جگەرا دروست بکەن تووشی بەمۆمبوونی جگەر یەکەن دوای پوکانەوەی جگەر هەر جگەرێکی بەمۆمبوو چانسی دروستبوونی لوو شێرپەنجەی زۆر زیادە بێت لە ڕاستیە. بەکارهێنانی زۆری دەرمانی ئازارشکێن جگە لە پاراستۆڵ ئەگونجێ کێشەی برینی گەدە و دوانزەگرێ ئەوانەمان بۆ دروست بکات کوچی دەرمانەکانی ترجگە لە بۆ نمونە ئەوانەی کە لە ناو خەڵکا باوە ڤۆڵتارینە با بڵێن پۆنستانە پرۆفینە لەبەر ئەوە ئێمە ناڵین ئەم دەرمانانە بەکارمەهێنن نەخۆش هەیە یعنی مەسەرەن جۆرێک لە نەخۆشی هەیە ضرورە کە ئەم دەرمانانە بەکاربێنێ لە ڕاستیە بەڵام باشتر وایە بۆ کەسێک کە خۆی لە ئەسڵا کێشەی مائیدە ئەوانەی هەیە بە دکتۆرەکەی خۆی بڵێکەوایە کە ئەو دەرمانانە بەکارهێنن یان ئەگەر پێویست بوو ئەم نەخۆشە بۆ ماوەیەکی دوور و درێژ بۆ نمونە لە 3 مانگ زیاتر ئەم دەرمانانە بەکاربێنێ یان بە جورعەیەکی بەرز بە دۆزێکی زۆر بەکاریان بێنێ دەرمانەکە باشتر وایە پزیشکی نووسری ئەو دەرمانە ئازارشکێنانە ئاگایەکی لە مائیدە بێت بەلایەنی کەم و فەحسێکەکەم بۆ ئەوەی بزانین بەکتریای مائیدەی هەیە ئەو کەسەیان نەچون بیرمان نەچێت کە هۆکاری یەکەمی دروستبوونی برینی گەدە و دوانزەگرێ بەکتریای مائیدەی کە پێڵێن H. pylori باشە ئەوانەی H. pyloriیان هەیە بەکتریای گەدەیان هەیە و دەرمانی ئازارشکێن بەکارهێنن ڕێژەیەکی زۆر زیاتریان تووشی قورحابێ وەک لە کەسێک هەر نفسی دەرمان و نفسی جور ئەو نفسی ماوە بەکاری بێنە بەڵام H. pylori نەبێت ینی بەکتریای H. pylori نەبێت ڕاستە دەستخۆش دکتۆر باسمان لە خواردنەکانی دانەوێڵە و گەنم و ئەوانە کرد و باسشمان لە نان کرد تا حد گۆشت و مریشک و ماسی کە لە کللتوری ئێمە زۆر ئەخورێت مەش ئەکرێ هۆکارێک بێت بۆ زیان بەگەیاندن بە نەخۆشیە لە هەمان کاتە بەڵێ شێرپەنجەی کۆڵۆن ئەوەترێت هۆکارەکانی شێرپەنجەی کۆڵۆن چییە بۆ نمونە کەم ڕاضەکردن کەم خواردنی ئەو خواردنانی فایبەری کەمتیایە ئەمە ئەگەر سادەتری کەینەوە یعنی کەم سەوزە و میوە خواردن با بڵین گۆشتی سوورێکێکە لە هۆکارەکان بۆ دروستبوونی شێرپەنجەی کۆڵۆن گۆشتی سوور باسەکرێت دکتۆر زۆر خواردنی یاخود کەم خواردنی ینی بۆ زۆر خواردنی گۆشتی سوور یەکێکە لە هۆکارەکانی زیادبوونی ڕێژەی شێرپەنجەی کۆڵۆن زیادبوونی ئەگەری توش بوون نەگەنی بیخۆین بەڵام بە ڕێژەیەکی دیاری ئەگەرەکە زیاد دەکات ئەبێ کەم بیخۆین بەبەست بەڵێ لێرە ویستم یەکشت بە خەیاڵمە هاوکە ئێمە کە باسی ئەم شتان ناکەین بیر یەک هۆکارمان بیر نەچێت کە ئێوە باستان کرد بۆ ماوە یعنی تۆ بڵێن خێزانێک هەن ئەم خێزانە شێرپەنجەی کۆڵۆن زۆر باوە لە ناویانە ئەم کەسانە ئەبێت لە کەسی ئاسایی زیاتر وریای خۆیان بن هەم لە مامەڵەکردن لەگەڵ خواردنە هەم لە وەرزشکردن هەمیش لە کردنی نازۆر و ئەو شتانەیە لە ڕاستیە لە چاو خەڵکی تەبیعیە چونکە بۆ ماوە یەکێکە لە هۆکارە گرنگەکانی توژبوون بە شێرپەنجەی کۆڵۆن لەبەرەوە تەوسی ئێمە دایم ئەوەیە کە لە هەر خێزانێکە ئەگەر لووی کۆڵۆن دەرکەوت ئیتر زیادە گۆشت بێ یا شێرپەنجە بێ و تەمەنی کەسەکە لە کەمتر لە 45 بوو یا کەمتر لە 40 هەندێک کەسەڵێن باشتر وایە هەموو ئەندامانی ئەو خێزانە بیر لەوە بکەنەوە هەناوبینی کۆڵۆن بکەن چونکە ئەگونجی ئەوانیش هەر نەفسیشت زیادە گۆشتیان لە کۆڵۆنە هەبێ کێشیان بۆ دروستکار لە مستەقبەلە دەستخۆش دکتۆر ئەگەر پێم بڵێ ڕێخۆڵە کوێرە چییە؟ ڕێخۆڵە کوێرە خۆی ئەندامێکە لە ڕاستیە لە کتێبە بڵێن تێکسبووکە کۆنەکانی خۆمانە ئەیان و هیچ ئیسفادەیەکی نییە هەنێک ئەیان هێنا بەسەر بێدۆزی پەرسەندنەوەیە بەس تازترین لێکۆڵنەوەکان ئاڵێن ئەوە یەکێکە لەو ئەندامانەی کە دەورێکی زۆر باش ئەبینێ لە بەرگریکردن لە دروستکردنی بەرگری لە جسمە لە ڕاستیە خۆی هەموو ڕێخۆڵە بە عام وایە بیرمان نەچێ و بەلایشمانەوە عجایب نەبێت کە بڵێن گەورەترین سیستمی بەرگری لەش ڕێڕەوی هەرسوو جگەرە باشە حتا ئەو خڕۆکە سپیانی کە لە ناو خوێنیشمانە مقاومە دژی
تەنی غەریب و ڤایرۆس و بەکتریا و شت دروستەکەن زۆربەی زۆریان معسکەرەکەیان لەکوێ تەدریبیان پێکراوە لە هەرسوجگەرە تەدریبیان پێکراوە ئەوەی کە بە ئینگلیزی پایرس پاچ و ئەوانەی پێڵێن باشە ڕێخۆڵە کوێرە با بڵێن ئەندامێکی زیادەیە کە لە بیدایەتی ڕێخۆڵە گەورەیە دروستە بێت بەناوەکەی خۆیان کاڵێن کوێرەیانی ئەو دیوی داخراوە قەپاتە ئەوە تازەترین لێکۆڵنەوەکان دەڵێن بۆ بەرگری زۆر مهمە بەس لە هەندێک کەسە کە هاوکردن دروستەکە دیتر ناچارە بێت دەگە فریا بکرێت نەشتەرگەری بۆ بکرێت ئەگەریش ناجاری وا هەیە بەهۆی زۆرباوی ئێستا بەکارهێنانی ئەنتیبایۆتیکەوانە لەم سەردەمەیە دژە بەکتریا جاری وایە هەر بە عیلاج ئەڕوات یعنی پێویست ناکات نەشتەرگەری بۆ بۆچی نەخۆشە بێت دکتۆر و نەخۆشیەکە چۆنە کاتی تووشی ڕێخۆڵە کوێرە نیشانەکانی چین ئازارێکی زۆر توندی بۆ دروستە بێت زۆربەی کات وایە کە ئازارەکە لە بەشی سەرەوەی سکوت دەوروبەری ناوکە یەکەم جار حتا وای لێ هەوکردنەکە زۆر تند ئەبێت لەسەر نەخۆشەکە و ئەو کاتە ئازارەکە ئەگوازرێتەوە بۆ لای ڕاست و خوارەوەی سکی دکتۆر نەشتەرگەری بۆکەن لایە بن بەڵێ ڕێخۆڵە کوێرەکە لابن ئاساییە شتە بەڵێ ئاساییە چونکە خۆی لە ئەساسا بڵێن ئەندامێکی ئێمە کۆمەڵێک ئەنداممان هەیە لە لەشە پێیان ئەڵێن ئەندامی ڤایتەڵیانی ئەوانە کە بەبێ ئەوان نەخۆش ناتوانێت بژی کەس ناتوانێت بژی ڕێخۆڵە کوێرە یەکێک نییە لەو ئەندامانە لەبەرەوە کەسێکی تووشی کێشەکرە بێ لا ببرێ بەڵام ئەگەر هەشمان بێ باشترە بۆ بەرگری لەشمان ئەبێ ضرور بێت لە لابردنەکەی کەسێک نابڵێ من بۆ ئەوەی تووشی ڕێخۆڵە کوێرە نەبم ئازێت نەبێ بۆم لابن ئەمە لە ڕووی زانستی و ڕێگە پێدراونی ئەو شتا دکتۆر باسی ئازارێک کرد زۆر جار هەنێک کەس هەیە ئەڵێن لەم بەشەمانە جۆرە هەڵئاوسانێکمان هەیە هەڵئاوساویەکمان توش ئەبێ بەبێ ئازار هەر هەڵئاوسانێکمان هەیە و هیچ ئازاری نییە هۆکارەکەی چییە ئەم هەڵئاوسان لە بەشی سەرەوەی سێک لە بەشی سەرەوەی سێک زۆربەی کات کێشەکە ڕەبتی بە با بڵێن گەدەوە هەیە ماعیدەوە هەیە هەندێک جاریش لەوانەیە ڕەبتی بە بەشی ئەوەی مستەقیم یا و خۆ بڵێن بەشی ناوەڕاستی ڕێخۆڵە گەورەوە هەبێت لێرە یەکشت باز بکەم کە ئێمە جاری وا هەیە ماعیدە کێشەی هەیە مەسەرەن نەخۆشەکە ئەڵێ ماعیدەشانم هەیە بە بەردەوامی یا لە دوای نانخواردن زکم ئاوسێ بەشی سەرەوەی سکم زۆر ئاوسێ یان ئیشتیهام وەکو جاران نەماوە تۆزێ خواردنە خۆم هێڵنج ئەدەم خەریکە بڕشێمەوە ئەم نیشانانە تۆ کۆمەڵێک پشکنین هەیە ئەبێ بکرێت هەم لە پشکنینی خوێن هەم وەکو سۆنەر وەکو هەناوبینی ئەگەر هیچ شتێک لەمانە دەرنەچوو ئێمە کێشەیەکمان هەیە پێڵێن کێشەی تەممەڵی ماعیدا تەممەڵی گەدە تەممەڵی گەدە چییە؟ یعنی ئەم گەدەیە وەکو برینوشید هیچی تیان نیە گیرانیش ڕووی نەیەوە بەڵام خۆی جوان ئیش ناکات باش هۆکارەکە ئەوەی کە ئێستا زۆر باوە بیرمان نەچێت کە نەخۆشی شەکرە ڕۆژ بە ڕۆژ ڕێژەکەی لە عالەما و لە وڵاتی خۆشمانە زۆر زیادەکە یەکێک لە هۆکارە زۆر باوەکانی تەمەڵی ماعیدە نەخۆشی شەکرەیە بە تایبەتی لەوانەی کە شەکرەیان کۆنتترۆل نییە بەڵام کۆمەڵێک هۆکاری کە هەن کە لەوانەیە زۆر باو نەبێت لە لای خەڵکیا بیریان لێ نەکردبێتەوە بۆ نمونە هەر هەوکردنێکی ڤایرۆسی ئیتر هەڵامەت بێت مەسەلەن یان زکچوون و ڕشانەوە بێت ئەگونجێ بە دوای خۆیان تەمەڵی ماعیدە بۆ ماوەیەکی کاتی کە لەوانەیە بگاتە 2 تا 3 مانگ دروست بکات بەرەو بینیوانە نەخۆشمان بینی و هەڵامەتی گرتە دوایەوەڵێ دوای هەڵامەتەکە باش بوومەتەوە بەس هیچم پێ ناخورێ ماعیدەم قورسە دایمە ئاوسێ لە دوای ناخواردنەوە شتانە ئەم تەمەڵی ماعیدەی زۆر باوە ئەگونجێت ئەوەی کە جەنابەت باسیەکە یەکێک بە لەو نیشانانە بەڕاستی دەستخۆش دکتۆر هۆکاری توشبوون بە قەبزی درێژخایەن چییە؟ خۆی قەبزی کۆمەڵێک هۆکاری هەیە زۆربەی ئێمە یەکەم جار وەکو پسپۆڕی هەرسوجگەر ئەوانەی کە ڕەبتی بە ئێمەوە هەیە دایم ئەیخینە ئەخیرەوە لە ڕاستیە بۆ نمونە کەسێک غودەی دەرەقی تەمەڵی هەیە با بڵێن غودەی تەمەڵی هەیە جوان ئیش ناکە یەکێک لە نیشانەکانی غودە تەمەڵی قەبزیە کەسێک ڕێژەی کالسیۆم لە لەشیان زۆر بەرزە یەکێک لە نیشانەکانی گونجە قەبزی بێت شەکرە یەکێک لە نیشانەکانی قەبزیە لە ڕاستیە یعنی زۆر نەخۆشی کشمان هەن کە ئەگونجێ دوابن یان ئەوانەی کە دەرمانی درێژخایەن بەکارەهێنن ئەگونجێک یەکێک لە تەسیرە
جانبیەکانی ئەو دەرمانەیە بڵێن با بڵێن کاریگەری لاوەکی دەرمانەکە قەبزی بێت لەو کەسایە دروستیەکان ئێمە هەموو ئەم شتانە ئەبێ گەنگەشە بکەین و جوان بە دوایە بگەڕێن و دڵنیا بین کە ئەمان نین ئەنجا دێنە سەر ئەسڵی مۆزوعەکەی کە خۆمان کە هەرسو جگەرە بۆ کەسێک کە قەبزی هەبێت کۆمەڵێک پشکنین هەیە کە پسپۆری هەرسو جگەر ئەبێ بیکات ئیتر هەر لە پشکنینی خوێنەوە هەر لە بڵێن سۆنەرەوە هەر لە هەناو بینی ئەمانە و زۆر جار دەرئەچێت کە هیچ کام لەمانە نییە لە ڕاستیە لەبەرەوە بە شێوەیەکی زانستی قەبزی ئەکرێتە دوو بەش بەشێکیان ئەو جۆرە قەبزیانن کە ئەگەر هیچ هۆکارێکمان نەبوو طبعاً ئەو بەشەن کە پێیان دەڵێن قەبزی بەهۆی تەمەڵی ڕێخۆڵەوە باشە جۆرێکی کەمان هەیە لە قەبزی پێڵێن قەبزی بەهۆی تێکچوونی فەرمانی ڕێخۆڵە خۆیەوە فانکشنال کۆنستیتویشنیان پێڵێن ئەمیش بە خۆی هینی تایبەتی خۆی هەیە با بڵێن پێناسەی تایبەتی خۆی هەیە بەس بە گشتی زۆربەی زۆری ئەوانین کە قەبزیان هەیە شەر نییە شتێکی خەتەرناکیان هەبێ بەسیتر خۆی کەسەکە بوونێتی جسمی وایە کە قەبزی هەیە ئەو کاتە بێ یا عیلاج بەکاربێنێ یەک کۆمەڵێک ڕێنمایی هەیە بێ جێبەجیان کە بۆ منە وەرزشکردن یەکێکە لە هۆکارەکان بۆ کەمکردنەوەی قەبزی بە تایبەتی لەگەڵ وەرزشکردنە ئاو زۆر خواردنەوە سەلام هەیە وەرزش زۆرەکە هیچ ئاو ناخواتەوە خۆی وشکەکاتەوە ئێوەشک بوونەوەش بۆ خۆی قەبزی دروستەکە لە ڕاستیە دەست خۆش دکتۆر زۆر سپاس زۆر بەخێربێیت زۆر خۆشحاڵ بووین پرۆگرامەکەمان فڕکرد لە زانیاری دکتۆر داناتایی بەخێر بێت بەو شێوەیە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان هیوادارم سوودێکتان وەرگرت بێت ئاگاتان لە تەندروستی خۆتان بێ خواتان لەگەڵ شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ بێ